پەیامێک بۆ بەڕێز سەرۆکی هەرێم. سڵاو، سوپا و دەوڵەت. دوای نەخۆشکەوتنی پیاوی یەکەمی عێراق کە کەلێنێکی گەورەی جێهێشتووە، ئێستا جەنابتان پیاوی یەکەمی کوردستانن. لە هەرێم 4 تۆپ پۆستمان هەیە: سەرۆکی هەرێم، حکوومەت، پەرلەمان، ئەنجومەنی دادوەری کە بەداخەوە ڕۆڵ و پلەی دادوەری لاواز کراوە. گرنگە کێ لەسەر ئەم پۆستانە دابنیشێ. گرنگتر ئەوەیە ئەم پۆستانە پۆستی نەتەوەیی و نیشتیمانین. چۆن ئەمریکیەک دەست لە سەرسنگ بۆ ئاڵاکەی دەوەستێ، ئێمەش ئەرکی سەرشانمانە بۆ ئاڵا و سرودی ئەیڕەقیب و نەورۆز و پۆستەکان ڕێز بگرین، چونکە ئەمانە ئەرکی نیشتیمانین. سەرۆک، هێزی پێشمەرگەی کوردستان کە لەسەر دەستی پێشەوا دامەزراوە، لە هەر 4 پارچەی نیشتیماندا ئەفسانە و ئەستەمیان ئەفراندووە. پێشمەرگە وشەی درەوشاوەی ناو زمانی کوردی بوو. برنج فرۆش و فیشەک فرۆش و نەوت فرۆش نەک پێشمەرگە نین، پێشمەرگە شکێنن. ئێستا ئەم هێزە پێویستی بەوەیە بکرێ بە سوپایەکی مۆدێرن، چونکە باشترین هەلە نەکردنی لە ئەستۆی جەنابتاندایە. پیاوی گەورەش کاری گەورە دەکا. 3 زەمینەی لەبار: 1. ڕۆژئاوا خۆیان دەڵێن هاوکاریتان دەکەین. 2. دەیان هەزار کچ و کوڕی ئەم وڵاتە دەرچووی زانکۆ و پەیمانگاکان و لە ماڵەوە دۆش داماون و بێکار و بێزارن. ئەمانە باشترین کەرەستەی بینای سوپای کوردستانن، چونکە لە هەموو کەس زووتر، زۆرتر فێری مەشق و بیر و باوەڕ دەکرێن. 3. سەربازگیری بەردەوام و سوپا دوور لە حیزباندن و سیاسەتاندن. ڕۆڵەی کەمەنەتەوە و کەمەدینەکانیش کە هاوڵاتی کوردستانن، کلد و ئاشور و عەرەب و تورکمان و کاکەی و شەبەک و یەزدی لەم سوپایەدا بن. سەرۆک، 1790 ساڵ لەمەوبەر ئەردەشێری بابەکانی ساسانی کورد بە شاپووری کوڕی وت: کوڕم شاپور، ئەم خەڵکەی خوددا لە ژێردەستی من و تۆی داناون ئەمانەتن. کوڕم شاپور، دەوڵەت دروست ناکرێ بەبێ سوپا، سوپا دروست ناکرێ بەبێ پارە، پارە پەیدا ناکرێ بەبێ ئاوەدانی، ئاوەدانیش نابێ بەبێ دادپەروەری، کەواتە بناخەی هەموو شتێک دادە. سەرۆک، داگیرکەران و کۆنەپەرستان زۆرن، بەهێزن، ژیرن، بە دەستگان. ئەم نەتەوە 6000 ساڵیە دێرینەی کوردستان دەهاڕن. کوردی سۆمەر و ماد و ساسان کە شانازی جیهانیان هەیە، خەریکە دەبن بە نەتەوەیەکی بێهێز، بێ ئیرادە، نەخوێنەوار، نەخۆش و سوالکەر. سەرۆک، جەنابەت باش دەزانی دەوڵەت دەستگایەکی نەتەوەیی نوێیە، بە بیر و پێکهاتە کۆنەکان دا نامەزرێ. سەرۆک، گەلێک تەنها بەرهەم خۆر بێ خۆشی دەخورێ. چاوەڕوانیمان لە جەنابتانە سەرۆکێکی نەتەوەیی و پراگمات و مۆدێرن بن. سەرۆک، هەر کەس بیەوێ داهاتوو لە ڕابردووی ببورێ، پێویستە ماڵ و مڵک و کاتی گەلەکەی بپارێزێ و بەرەو سربەخۆیی و پێشکەوتنی ببە. هودا خوددا لە پشتی ئەو سەرۆکەیە کە گەلەکەی خۆی لە پشتی بێ و سەرکەوتوو بی.